حيان باوكەکەم حەیان وەرە حەیرانی وەرە بڵاو بە باپیرم وەرە بزانم کوڕێ مەترەقی دەرێ وەڵایی من هەڕەشەی دەکەم و نازانم چی بزانم لەو تەلەفۆنت لۆی کردیە دوێنێ وعدم پێیە کە دوو دەفتەرەکەی بۆ بێنم فەرمۆش دوو دەفتەرەکەت پێویست بەژماردن ناکەم من لەسەر وعدی خۆم دوو دەفتەرەکەت بەرە و بڕۆ لێرە ئەوە یەکەم لە یەکەتان بۆ خۆحافیز مام نامێ باسانی پێیان کرد کچم ئافرەتێک وا بە ئاسانی پارە پیا بکە نازانی یعنی چی؟ ئەی بۆ پیاوێک بە ئاسانی ئەتوانێ پارە پێیاکە بۆ ئافرەت ناتوانێ بیکە کچم پیا و پیاوە بەڵام ئافرەتە پێم بڵێ ئەوە شەرمەزارێکە بۆ باوکە تۆمار کردووە پێم بڵێ ئەو تۆ چیت کردووە پێم بڵێ ئەو شەرمەزارەکەم باوکە بۆ لێدەی بۆ لایەنەدەی چی بۆ لایەنەدەی باوکە تۆش ئەدە بسەس تۆش چیم کردووە دانش خەریکە ئەو ئەخلاق و ڕەوشت و پەروەردەی چەندی ساڵە بنیاد دەنێم خەریکە لە ناو دەچین هەیان خۆشکم چی قوربانە بوو ئەو پارەت لەکوێ بووە پارەی چی؟ ئەو پارەی بۆ تۆی پیا کردیە بۆ تۆ خۆشکم بە چی پێیات کرد؟ هەیە قسە بکە ئەو پارەت بەچ پیا کردیە قسە بکە لا إله إلا الله خوایە سەبرم بدە خوایە سەبرم بدە خوایە جان هەیان قسە بکە باشە گوێ بگرن با بۆ تامگێڕمەوە هەیان لە پێناوبراکەی خۆی کردە قوربانی چوو بۆ لای ڕەسوول کەسێک بوو هەیان هەرگیز نەیدەویست بیبینێت کابرایەکی بێویژدان لەبەر ئەوەی پارێ هەبوو 2 ساڵ بوو هەوڵی دەدا هەیان مارە بکات و بیکاتە ژنی دووەمی هەیان قەت بە خەیاڵشی نەدەهات بە پێی خۆی بچێتە لای ڕەسوول و پێی بڵێ قەرزی براکەم بدەوە و منیش دەبم بە هاوسەرت ئای دنیایەکی چەند غەدارە پارەوا لە هەندێک کەس بکات خەڵکی پێ بکڕن و بیفرۆشن دۆخێکی هێندە بە ئازارە لە پێناو نەبوونی و پارە کچێکی جوان خۆی بکاتە قوربانی هەیان 2 جار قوربانیە یەکێکیان بۆ خۆی کە کچێکی وا جوان چۆن خۆی هەڕاست کردووە ئەوی تریان ئەو خۆشەویستیە گەورەیە کە بۆ براکەی هەیەی ئیتر ڕەسوول 2 دەفتەری دەداتێ و دەڵێ سبەی دێم بۆ ماڵتان کاتی مارەکردن دادەنێم بە سەرچاو چەند ساڵە دەزانی ئەمن چاوەڕێی تومە مشتاقی تومە هەرات و 2 دەفتەر وەی بەسەر چاو ئێستا لەو دێنم ئەمریکا لە خزمەتدا سوپاس دەکەم منە بێبووم لە خزمەتتدا دووبارە سوپاس سەرچاو گەلەک بەخێوێ باوچیان تاوانباری سەرەکیە چونکە ئەو یارمەتی کوڕەکەی نەدا بۆیە تووشی شۆکێکی گەورە بوو هاواری لێ هەڵدەستێت و پێیان دەڵێت بە هیچ شێوەیەک ئەم وەزعە قبوڵ ناکرێت ئێستا تەلەفۆن بە ڕەسوول بکە بەڵام بەداخەوە ڕەسوول دەگات و ئیتر چیرۆکەکە بۆ ئێوە جێدەهێڵ
سەلام عەلەیکوم. باش کاک حاجی چۆنی کاک ئاراس باشی؟ باش خانم چ بووە؟ هیچ نەبووە. کاک حاجی ئینشاڵڵا لەسەر شەرعیەتی خوا سبەی شەوێ دەی مارە دەکەین. باسی چیەکەی کێ ماراکەی؟ ئاراس کاک حاجی من لە پێناوی کچەکەتان هەموو هاوکاریەکتان دەکەم. ئێستا چی بووە؟ چ ڕوویدایە شتێکی نوێ؟ ڕەسوول دەزانی کچی من بۆ فرۆشتن نییە؟ ئەوەی تۆ کردیتت هەڵەیەکی گەورەیە بە هەر شێوازێک بێت تۆڵی خۆمەتە لێ دەکەمەوە. هەیە ڕۆجاتایە بینە. کاک حاجی مادەمە تۆ ئەوها زیرەکی باش دەزانی پێشتر لۆ هاوکاری کوڕەکە نەدەکرد خێرە ئێستا بیا فریاد ڕەسی؟ بێدەنگ بە ڕەسوول پێشتر مرۆڤ نەبووم، پێشتر وەکو تۆ بێعەقڵ بووم، پێشتر وەکو تۆ بێوجدان بووم. تۆ چۆن ئەتەوێ لە ڕێگای پارە کچی خەڵک بکڕی؟ منیش ئینسانێکی زۆر ناکەس بەچە بووم، ئاگام لە ماڵ و منداڵم نەمابوو. ڕەسوول زیاد مەڵێ کاک ناوی ڕەسوول مەسەلەکە پارە نییە، من لە پێناوی کچەکەتان نا هەموو هاوکاریەکتان دەکەم بەڕاستی. بۆ لە پێناوی کچەکەم غەڵەت بکە ڕەسوول. هەستە دەی ڕەسوول لە بەر چاوم بزر بە بزر بە. چەند بێویژدارم، ئەی چەند نائینسانم، ئەوەی دەماری بەشەر پێ، ئەوەی دەماری پیاوەتی بێ من نیمە. ئەو ئەخلاقی 50 ساڵە کۆی دەکەمەوە، ئەوڕوو لە دەستم چوو. ئای چیم بەسەرات، ئای چیم بەسەرات. ئاراس غەڵەت بووم تا سەر ئێستا. هەیە ئەوەی تۆ کردت، ئەوەی تۆ کردت گەورەترین شت بوو لە پێناوی برایەکان. بەڵام من هیچ نەبووم، من هیچ نیم. من تووشی چی بوو؟ بەس ئابڕۆم هەبوو، ئەویش خەری بوو لەناو بچێ. ئای خوایە ئەگەر ئەو ڕۆ نەمکوژی ئەی کەیم کوژی لە کۆڵە و ژیانە ناخۆشە بکەوە. باوکە جان قوربانت بم. ئاراس باوکە جان خاڵ مازەکە بەس وامەکە تۆ نەخۆشی شتێکت لێ نایە. لێم گەڕێ با بمرم. نەخۆنەکە چونکە من هەڵەم بەرامبەر دکرد ئاراس. هەڵەت هەموو بۆی تۆ وام لێهات ئاراس. هەڵەت نەکردو باوکە جان هەڵەت نەکردووە. خوایە تۆ نەخۆشی وا بکە نا. وامەکە باوکە. هێ من بەرەوە باوکە هەموو شتێ باشە بە. من بەرەوە تاو. کچەوە ئەمڕۆ تۆوانەیەکی جوانت پیشاندام. ئاراس کوڕم ئەوەی خوشکت بۆی کردی باوکت بۆی نەکردی. کوڕم وانەیەکی باش لە خوشکت فێر بووم، خوشکێکی باش 1000 براو 1000 خزمی خراپ دێنی.